الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بردوام لسر شرح فرمودي بستوارم شرح 40 نووي أو حديث قدسي ك دو درسمان تيبراندون لي لدرس الرابردو باسي ومان كرك خواي پروردگار تبارك وتعالى باسي ناخي إنسان كان دكاتن كإنسان جاري هر خودي كلمة إنسان لنسيان وهاتوا يعني زو شت لبير دكاتن زوي خوي لبير دسيتوا زو أو وعدو بيمانو بلينيك بخواي پروردگاري دا ولا سر بندايتي ولا سر عبدايتي ولا سر ملكتي لبيري دكات لبرو خواي پروردگار تبارك وتعالى كباز دكات فرمي يا عبادي إنكم تخطئون بالليل والنهار شو الروج إنسان قابيلي أويك هلا بكاتن بلام وكو بيغمبري خوا عليه الصلاة والسلام كذا فرمي كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. خطاء يعني كثير الخطأ زور هەڵە دەکا زۆر تاوان دەکا بەڵام باشترینی ئەو خەڵکەی چێە ئەوەی کە زۆر هەڵەشی هەبێ بەڵام پەشیمان بێتەوە تەوبە بکات و تەوبە وەکو مساحەیەکی بەهێز وایە بەسەر گوناه و تاوانی دادێنی ڕەشی دەکاتەوە. وأتبع السيئة الحسنة تمحوها. يعني هەر کاتێکی خراپەیەکمان کرد چاکەیەکی بەدوا دابکەین ڕەشی دەکاتەوە. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە باسی ئەوەی کرد کە دەفەرمێ یا عیبادی ئینەکم لەن تەبلوغوا ضەڕی فتەضڕونی. ئینسان وەکو گوتم خوای پەروەردگار بێنیازە لە عەبد و بەندەکانی خۆی. خوای پەروەردگار پێشەوەی مەخلوقاتیش خەڵق کە هەر خوا بووە هەر ئەو دەسەڵاتەی هەبووە یعنی پاش دروستکردنی مەخلوقاتی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هیچ شتێک لە خوا زیاد نەبووە لە دەسەڵاتەکانی لە قودڕەتی لە عەزەمەتی لە گەورەیی و نە بەندە و عەبدەکان و مەخلوقاتی خوا نەدەتوانن قازانجی پێ بگەینن نەدەتوانن زەرەری پێ بگەینن لەو ئاستەدا نین و هیچ مەخلوقێک ناتوانێ زەرەر و زیان بەخوا بگەینێت چونکە خوا بۆ خۆی چییە؟ ضار و نافعە. ضار و نافعە زەرەر لە لای خواوەیە قازانجیش لە لای خواوەیە. وخوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەوجا دەفەرمێ يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أتقى قلب رجل واحد منكم ما زاد ذلك في ملك شيئا. زۆر عەجایبە ئەو وەکو گوتم هیوادارم هەمومان ئەو حەدیسەی لەبەرکەین و فرمودەکانی دیکەش بەڵام ئەو فرمودەیە زۆر عەجایبە ئینسان وەکو بڵێ دادەمەزرێنیت. دەفەرمێ ئەی بەندەکانی من هەر لە ئادەمەوە لەو ئەنە ئەوەلەکم ئادەم ئەوەلەکە چێیە؟ ئادەمە و ئاخیرەکم ئاخیرەکە چێ؟ ئاخیر کەس کە نەفخی سوور لێ دەدا دەمێنیتەوە ئینسان نەک ئیماندار چونکە پێش نەفخی سوور ئیماندار هەموو دەمرن. شیراری ئەو ئومەتەی ئاخیر کەس چێیە کە دەمریتن؟ ئاخیر کەس. ئەوجا هەر ئەوەندە نە وئینسەکم وەجنەکم ئینس و جن هەمووی پێکەوە كانوا على أتقى قلب رجل لو نێوەندەیدا چێ لەو مەخلوقاتەی کە خەڵقی کردووە لە هەمان متەقیتر و لە هەمان لەخواترستر بووە چێیە؟ محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم. لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام أنا سيد ولدي آدم ولا فخر. ئەمن گەورەی نەوەی ئادەمم بەبێ ئەوەی کە وەکو بڵێ فەخر و شانازی ئەوش بەخۆ بکەم. ئەگەر هەمویان وەکو دڵی ئەو خەڵکی هەم وەکو دڵی محەممەد المستەفا بێ عليه الصلاة والسلام دەفەرمێ چی؟ ما زاد ذلك في ملکی شيئا. هیچ لە مڵکی من زیاد ناکاتن. وەکو گوتم چاکەکاران بۆ خودی چاکەکارەکە دەگەڕێتەوە. ئەوە نەبێ بڵێ دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خوای گەورەی پێ زۆر بێت.
هەر وەکو خۆیەتی ئەو هەموو جارێ بابم بە ڕەحمەت بێتن ڕەحمەت لە مردی هەموو لایەکیش بێتن گچکە بووین هەموو جارە دەیگۆ کوڕم دەیگۆ موسانە بوو عیسانە بوو خوش خوایەتی خۆ هەر دەکرد یعنی خوا هەر خوا پێشەوەی کە پێغەمبەرانیش بنێری هەر خوا بوو پێشەوەی کە مەخلوقاتیشی هەبێ هەر خوا بوو هەر خواشە ئەو جا دەفەرمێ یا عیبادی لەو ئەنە ئەوەلەکم لێرانە ئاگاتان لێ بێتن کە باسی چاکەی دەکا باسی چ دەکا باسی ئەوە دەکاتن یعنی باسی فراوانبوونی دەسەڵات و ئەوەی خۆی دەکاتن چونکە دائیمەن عادەتەن ئەو نمونانە ئەلەمثال تضرب ولا تقاس یعنی مەلیکێک کە ئەتباعی زۆر بێ شوێنکەوتەی زۆر بن دائیمەن ئەو مەلیکە واسە بەو شوێنکەوت ئەتباعی خۆی چ دەکاتن بوقعی دەسەڵاتی خۆی فراوان دەکات ئێستا ئەمریکا کە باڵی بەسەر هەموو دنیادا جێراو بە دووشتە بە ئیقتصادەکەیەتی باو جەیشە و ئەو ترسانە عەسکەریەت کە هەیەی ئەو ترسانە عەسکەریە کە هەیەی لە هەموو ڕوویەکیەوە سیلاحێکی پێشکەوتوو هەیە و جەیشێکی مدەڕەبی هەیە ئەها بوقعی دەسەڵاتی خۆی فراوان کردووە لە زۆربەی زۆری ئەو وڵاتانە ئەو دەسەڵاتدارە لەبەر هەندێک خوای گەورە دەفەرمێتی دەفەرمێ ما زاد ذلك في ملکی شەیئا یعنی ئەو هەموو خەڵکە کە بەندایەتی و عەبدایەتی و جۆڕایەڵی من بکە لە مڵکی من زیاد نابێ مڵکی من هەر وەکو خۆیەتی ئەو جا دەفەرمێ یا عیبادی لەو ئەنە ئەوەلەکم وآخرەکم وئینسەکم وجنەکم كانوا على أفجر قلب رجل واحد منكم ما نقص ذلك من ملك شيئا يعني لێرانە زۆر گرینگە برا بەڕێزەکانی خۆم خراپترین خەڵک ئیبلیسە ئەگەر هەموو خەڵکەکە ئیبلیس بان هەموو خەڵکەکە ئیبلیس بایە چ دەبوو ئەو جا ناڵێ دەفەرمێ ما نقص ذلك من ملکی شەیئا لە مڵک و دەسەڵاتی من هیچ شتێک کەم ناکاتەوە ئەها بە هەمان شێوەش تەماشا دەکەی فڵانکە مەلیکە بۆ دەسەڵاتی بەو شێوەی نیە شوێن کەوتووی نین جەیشێکی منەظەمی نییە خەڵک تەییدی ناکات ئەوەی خوا تەبارەک و تەعالە هەموو خەڵک گوێڕاڵی بی و ملکەسی بێ و تەییدی بکە هەر خوایە هەموو خەڵکیش کوفری پێ بکات و خراپترین کەس بێتن وەکو شەیتان وەکو ئیبلیسی مەلعون لە قسەی دەرچێ هەر خوایە کەواتە برا بەڕێزەکانی خۆ چاکەی چاکەکاران بۆ خودی چاکەکارەکە دەگەڕێتەوە پێی بەرز دەبێتەوە پلە و پای بەرز دەبێتەوە خۆشەویست دەبێ لای خوا پاداشی دەداتەوە خراپەی خراپەکارانیش وەبالە بۆ سەر خودی شخصەکە قوڕی بەسەری خۆی دەکا و قوڕێک بۆ خۆی دەگریتەوە کە لێی دەرناسێتن لەبەرەوە زەرورە ئینسانی ئیماندار بزانێت چۆن معاملە و هەڵسوکەوت لەگەڵ خاڵیقی خۆی دەکات برا بەڕێزەکانی خۆم زۆر جار ئینسان لەو دنیای کە تێیدا دەژی خەم و خەفەتی زۆر دەخۆی بەتایبەتی لەو زروفەی کە ئێمە تێداین موسڵمانان تێدا مستەضعفن تێدا چەوساون ئەوە فڵان بەناحەق سجن کراوە فڵان بەناحەق شەهید دەکرێت فڵان بەناحەق ڕاوەدوو دەندرێتن فڵان بەناحەق ناو ناتۆرێ بۆ دروست دەکرێت هەزار شتیوانە دەبینی بەڵام هیچ شتێکی بێ حکمت نییە چونکە ئەو دنیایە جێی ئیمتیحان و ئیبتیلایە ئینسان دەبێ ئەگەر بینی خۆت خۆش کرد لەگەڵ خوای قەناعەتت وابوو کە خوای پەروەردگار ئەو مشورجێڕ و ئەو مدەبیر و ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێن بە ئەمری ئەوە هیچ شتێک لەو بوونەوەرە ڕوونادا بەبێ ئەمری ئەو خوایە دەبێ ئینسان ئەگەر قەناعەتمان وانە بە ئیمانماندانە مەزراوە دائیمەن کە شتێک دروست دەبێتەوە لەو هۆکارەکانی تەماشەکەی لەبەرەوە تەماشەکە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە غەزوەی ئوحود پێغەمبەر بریندار بوو عەلەیهی سەڵات وەسەلام 70 سەحابە خیرەتی سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شەهید بوون خەڵکێکی زۆر بریندار بوو موسڵمانان شکان بەڵام دوایە ئەوانەی کە مابوونەوە خوای پەروەردگار باسی دەکات بۆی بۆ ئێمەش ببێتە دەرس لە بیری نەکەی هەلێک دەپرسن قلتم ئەنا هذا ئەو بۆ وامان لێ هات خۆ پێغەمبەر قائیدمان بۆ عەلەیهی سەڵات وەسەلام
خۆ پێغەمبەر پێشەوامان بۆ عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە چ دەفەرمێ قل هو من عند ئەنفوسیکم دەپرسن بۆ وایدات لە خۆتان بپرسن بێ ئەمریکردنی فەرموودێ ئەمرێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی بەکارهێن ئەوەی بەسەرهێنان یەک بێ ئەمریکردن کەواتە برا بەڕێزەکانی خۆم ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ چی دەفەرمێ منکم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة بە هاوڵان دەفەرمێ حتا هاوڵان دەفەرمن والله هەتا ئەو ئاەتانە نەهاتنە خوارێ تەسەوڕمان نەدەکرد ئەتباعی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاوڵە بەڕێزەکان کە لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نوێژیان دەکرد تالیبی دنیا بن لەبەرەوەی عەجایب نییە ئەو ڕۆکە ئەمە یعنی ئێمەی مسلمان و شوێنکەوتووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەفزیلی دنیا بەسەر ئاخرەتدا بدەین کەواتە هەر کاتێک کە تەفزیلی دنیامان بەسەر ئاخرەتدا ئەوەی کە بەسەرەوان هاتوو بەسەرە مەشدا دێ نە قیادەمان دەگاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نە جوندەکانیشمان دەگەنە و جوندیانەی کە لەگەڵ پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام کەواتە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وەکو یاسایەک دایناوە کۆمەڵە سیفاتێکە لە خۆمانی بینی نەدی سەرکەوتن دەبێنی دەستت لێ بەردان شکستەکە چاوەڕێت دەکات ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێ يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك مما عندي إلا كما ينقص المخيط إذا أدخل البحر زۆر عەجایب ئەوەش هەموو ئەو خەڵقی کردووە پێکەوە لە شوێنێکی بەرز لە شوێنێکی کاچی بە کاچووک و کوردەواری خۆمان دەڵێ کۆ ببنەوە حەد یەکە و داوایەک بکات لە خوای گەورە بپاڕێتەوە دەست بەرز کاتەوە ئەو بڵێ خوایە بەقەدەر ئەو دنیای زێڕم دێ ئەو بڵێ خوایە دە بەقەدەر ئەو دنیای زێڕم بدێ ئەو بڵێ خوایە بەقەدەر ئەرز و ئاسمانەکان زێڕ و زیوم بەسەردا ببارێنە هەر یەکەی چی بە خەیاڵی دادێتن خوای گەورە دەفەرمێ ئەگەر داواکاری هەر هەمانیش جێبەجێ دەکەم بەڵام بشزانن بۆی کە دەوڵەمەندی و دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خواتان لەبەرچاو بێ ئەگەر ئی هەمان وەکو خۆی جێبەجێکەم دەفەرمێ هیچ شتێک لە خەزێنەی من کەم ناکە مەگەر دەرزیەکی بێنی دە بەحرەی ڕاکەی بۆ نمونەی بە دەرزی هیناوەتەوە یعنی گە داوە دەرزی بێ لەوانەی هەندێک ئاوی بەخۆی داوە بکاو نییە مامۆستا داوە گەوە بکەی لەوانەیە تەڕ بێتن بەس نمونەی بە دەرزی هیناوەتەوە دەفەرمێ ئەگە دەرزیەک دەناو بەحرێکی داڕاب یعنی بیهایە ناو بەحرەکەی و ئاوە نقومیکەی و بەرزی کەیەوە چ شتێک یەک قەترە ئاوێک نەتەڕ دەبێ نە قەترە ئاوێکی پێوە دەبێت چکە دەرزی واق ئەو دروستکراوە ڕاست هەموو ئاوەکەی لێ دەکەوێتە خوارەوە چەند بە تێهەڵینانی ئەو دەرزێ لە ناو ئەو بەحرەی چەند لەو بەحرەی کەم دەکا دەفەرمێ هەر ئەوەندەش لە خەزێنەی خوای پەروەردگار ئەوەندەش کەم ناکات جا ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەو بەڕاستی برا بەڕێزەکانی خۆم دەرکێکی زۆر گەورە و عەزیمە بۆمان دەکاتەوە با پێداویستەکانی خۆمان بژێڕین و لای ئەو و ئەو خەڵکە و دۆست و برادەر و خۆشەویستانەمان کە هەر کەسێک کێشەیەکی بڵێن کاکە فێر بین جارێک و دوو جار نەمەگەلێک زار پێم خۆشەوەی دووبارەکە بۆ ئینسان نابێت خوای تەزڕوع بکات دوو جار داوا بکا بڵێ وەڵا ئەدیلۆ فڵان کەسی وەگۆ چ نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک دوعا بکاتن ئەگەر پەلە نەکا خوای پەروەردگار پێداویستەکانی جێبەجێ دەکات دەفەرمونەی پێغەمبەری خوا پەلەکردن یانی چی فەرمووی ئەوە کابرا بڵێ وەڵا دوعام کرد و خوای گەورە بۆی جێبەجێ نەکردم چکە جاری وایە خوای گەورە ئەتۆی زۆر خۆش دەوێت پێی خۆشە دائیمەن بتبینی کە دەستت بەرز کردوونەوە دەلاڵێەوە دەنووزێەوە داواکاریەکانی خۆت بەرز دەکەیەوە بۆ لای ئەو زۆری پێخۆش ئاوە بتبینیت جایان بۆ جێبەجێ دەکا لە کاتێک لە کاتەکان کە ئەو دیاری دەکا بۆ خۆی چکە جێبەجێکردنەکە وەڵامدانەکە و کاتەکە ئایدی خۆیەتی ئەو دیاری دەکات
جاری واشێ دەزانی کە ئەو شتەی کە ئەمن و تو داوای دەکەین بۆمان جێبەجێ کە ئەو پیاوە نامینین. چەند موسڵمانمان بینی ئەهلی تەقوا ئەهلی دین کە دەوڵەمەند بوو ئێستا کەس نزانی لە چێن دەرێ. چی بەسەراتوە؟ لەوانەیە زەکاتێش نەدات کە ماڵی خوایە حەقی خوایە. برا بەڕێزەکانی خۆم، دائیمەن ئەمە شتێک ئیختیار دەکەین بۆ خۆمان. خوا شتێک ئیختیار دەکات بۆ ئێمە و ئەوەی کە خوا بۆمان ئیختیار دەکات و بۆمان جێبەجێ دەکات 1000 قات و ملیار قات لەوەی چاکترەکە بۆ خۆمان ئیختیاری دەکەین و داوای دەکەین. جا لەبەرەوە دائیمەن ئەو سیلەی ڕەحم و سیلەی وەچ کابرای گوتی بەندایەتی و عەبدایەتی و ئەو ڕەبط و عیلاقە خۆشەویستی کە لە نێوان خوا و عەبددا دروست دەبێت ئینسان تێکی نەدات. و یەک شتیشتان با پێ بڵێ، ئەوەی کە ئەو ڕۆکە منداڵێکی سەقەتی نییە لە ماڵەوە، بەس ئەوەندەی دەڵێ کەئەنەما هەر هەموو دنیا ئیتووە. ئەگە قەناعەتیشت بەو قسەی نەبڕۆ ئەو ماڵانەی کە منداڵێکی سەقەتیان هەیە لە ماڵەوە، نەخۆشی مزمینی هەیە، بزانە داخوا بە هەموو سەرەت و سامانی دنیای دەگۆڕیەوە. ئەو جا بۆ خۆت خودی خۆمان کە خوا سەقەتی نەکردووی دەڕۆی قسە دەکەیت، دەخۆینەوە غار دەدەین، پێ دەکەین، دەگریین، کەیف خۆش دەبی، ماڵ و منداڵت هەیە، ئەوە هەموو سەرەت و سامانی دنیایە. ئەو جا ئاخر شت خوای پەروەردگار تەبارەک وتعالە دەفەرمێ یا عیبادی ئینەما هیە ئەعمالکم ئوحصیها لەکم. ئەی بەندەکانی خۆ، ئەوەی کە دەیکەن کردەوەکانی خۆتانە من بۆتان ئیحسا دەکەم، بۆتان تۆمار دەکەم. ثم ئوەفیکم ئیاها، لە ڕۆژی دوایی پاداشتەکەی خۆتان وەردەگرنەوە. فمن وجد خيرا فليحمد الله، هەر کەسێک کە چاکەی بینیوە لە صحف ئەعمالی خۆی با سوپاسی خوا بکە. بۆ لەبەرەوە خوای گەورە بە تەوفیقی خوا نەبێ ئینسان چاکەی پێ ناکرێ، بە هیدایەتی خوا نەبێ ئینسان چاکەی پێ ناکرێ. لەبەرەوە ئینسان هەر چاکەیەکی کرد با بڵێ الحەمدولله، بۆ چونکە خوای گەورە موفقی کرد و هیدایەتی داوی بۆی ئەو چاکەی بکەی. ئەو جا دەفەرمێ چی؟ ومن وجد غير ذلك فلا يلومن إلا نفسه. بەڵام ئەگەر لە صحفی ئەعمالی خۆتدا، لە صحفی ئەعمالی خۆماندا خراپەیەکمان بینیەوە، لۆمەی کەس مەکە، لۆمەی خۆت بکە. کەس بە زۆردی هەر خراپەیەک، هەر تاوانێک ئەگەر بە زۆری پێت کرابێتن بە شەرتێک حەقی خەڵق نەبێ، چونکە بە زۆریش ئەگە بڵێ وەڵا کاکە دەبێ حەقی خەڵکی پێشێ بکەی ڕێی تێناچێ، هەر گونەهبار دەبی. بەڵام گوناه و تاوانێک کە پەیوەستە بەخوا بە زۆری پێت کرابێ، خوای گەورە محاسەبەت ناکات. لەبەر هەر کاتێکی زۆری هەبوو سزا و پاداشت وەلا دەنرێت. یا ڕەبی خوایە بۆ خاتری گەورەی و عەزەمەتی خۆت عاقبەتمان خێر بکەی و موفقمان بکەی و سەربەرز و سەرفرازمان بکەی بۆ ئیشی چاک. و خوایە ئەو خۆ پێناساندنەی کە خۆت پێناساندووین موفقمان بکەی بۆی کە ڕێز و مەحەبەت و خۆشەویستیەکمان بۆت هەبێ کە شایستەی تۆ بێت. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.